بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کینو لە دەستپێکی هەفتەی کینودا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگو بابەتمان بۆ ئامادەکردوون هیواخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژسڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوای کامڕۆتان پڕ بێ لە خێر و بەرەکەت و خۆشی و دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک. ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون دیارە تەوەریەکەمان قسەکردنە لەسەر چالاکی و خزمەتەکانی پرۆژەی سۆمای چاوان لە پارێزگای هەولێر کە دیارە پرۆژەیەکی سۆمای چاوان پرۆژەیەکی تایبەتە بە تایبەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە کە تێیدا هاوکاری و دەستگیرۆی خەڵکی فەقیر و هەژار بە تایبەتی منداڵانی بێباوک لە ناو خەڵک بەگشتی خزمەتەکە دەکەن و لەگەڵەوەش داوانی پەروەردەییان هەیەوە شتومەک و پێداویستی ڕۆژانیان بەسەردا دابش دەکەن بە تایبەتی لە بۆنە تایبەتەکاندا. هەروەها تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردن لەسەرەوەی کە دیارە دوێنێ نزیک بە 800 بەسەر فتحکردنی قودس جارێکی تر ڕزگارکردنی قودس بەدەستی باوکە سەلاحەدینی ئەیوبی تێدەپەڕێت بۆیە دەمانەوێت هەرچەندە دوێنێ ساڵ ڕۆژەکەی بوو بەڵام دەمانەوێت لەم بەرنمەیەدا لەم تەوەرەدا لەسەرەوە قسە بکەین چۆن سەلاحەدینی ئەیوبی پێویستە بناسین کە بەداخەوە خەریکە تێڕوانینەکان گۆڕانکاریان بەسەردا دێت و نەوەیەک پێدەگەیەنرێت کە ڕەنگە ئەو هیممەت و ئەو جیهادە گەورەی کە سەلاحەدینی ئەیوبی کردوێتی ڕەنگە بە جۆر لە جۆرەکان لە بایەخی کەم دەکرێتەوە لەلایەن بۆیە تەورێکمان تەرخان کردو بووی کە قسە لەسەرەوە بکەین چۆن سەلاحەدینی ئەیوبی بناسی. وەڵازان دەستپێکیش دەچین نای بڕگەی کەشوهەوا ماوەی چەند ڕۆژێکە گۆڕانکاری لە کەشوهەوادا ڕوویداوە بڕیاریشە بەپی گوێرەی پێشبینیەکان لە چەند ڕۆژی داهاتوودا بانیان بارینێکی دیکە دەست پێ بکاتەوە بزانین ئەمڕۆ پلەکانی گەرمە تا چەند بەرز بنەوە یاخود دابەزین پێکەوە بینەری دەبین.
پرۆژەی سۆمای چاوان پرۆژەیەکی گشتگیری ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە دیارە لە شار و شارۆچەکانی کوردستان ماوەی چەندین ساڵە جێبەجێ دەکەن. شێوازی کارکردنی پرۆژەی سۆمای چاوان لەلایەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە بۆ شێوازە دەبێت کە لە ڕێگەی خەڵکی خێڵخوازەوە هاوکاری و بەتایبەت مادە کۆ دەکەنەوە لە هەم بە پارە و هەم بۆ نمونە لە بۆنەکاندا کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی مناڵانی بێسەرپەرشت و خۆراک و سەبەتەی خۆراک کۆ دەکەنەوە. دوجار بە پێ و لیستەی کە لەلایەنە یا و لیستی کە پێشتر ئامادەیان کردووە هەر لە قوناوەندێکی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەو شوێنەی کە کاری تێدا دەکات ئیدی ناحەیە یاخۆت لادەیە یاخۆت شار و ناوەندی پارێزگاکانە کە کاری تێدا دەکات کۆیان کردوێتەوە پێشتر ئامادەکاریان کردووە بە پێی پێوەریکی تایبەتی خۆیان بنەمایە کە دایان ناوە و خەڵکانی کە ناو دەنووسن بە تایبەتی بۆ نمونە دەبێت منداڵی بێسەرپەرشت بێت و توانای دارایی باشی توانای داراییان باش نەبێت دەبێت بێموچە بن هەندێک ینی خاڵ و تایبەتمەندی تایبەتیان هەیە ئەو کاتی کە شمولی ئەو کەسانە دەکات بۆ ئەمانیش دێن هاوکاری بەسەر خەڵکی فەقیر و ژار و بە تایبەتی مناڵانی بێواوتا کۆ دەکەنەوە کەم پرۆژەی ماوەی چەندین ساڵە جێبەجێ دەکرێت و خزمەتێکی باشی بە مناڵانی بێدایک و باوک کردووە. بە تایبەتی جگە لەمە هاتوون چیان کردووە وانەی پەروەردەیی بۆ ئەو مناڵانەیان داناوە ئەوانەی پەروەردەیی و بەخێوکردن بە تایبەتی لە ڕووی پەروەردەوە کامڕۆ دیارەگرنگیەکی تایبەت بۆ منداڵانە دەدرێت و زۆر جار وانەکانیش بە خودی دایک و باوکەکان دەڵێنەوە یاخود بە دایکەکان دەڵێنەوە زیاتر کە سەرپەرشتی منداڵەکان دەکەن لەوەی چۆن پێویستە منداڵەکانیان پەروەردە و بەخێو بکەن. دیارە ئەمڕۆ بڕیار وایەکە لە بەرنامەیەکی تایبەتدا بەشێک لەو دایک و باوکانە لە هەولێر کۆکراونەتەوە بەشێک لەو دایکانە باشتر وایە بڵێم کۆکراونەتەوە لەوەی کە هاوکاری مانگانەیان پێ بدرێن کە ئێمە دەمانەوێت تەوریەکەمان تەرخان بکەین لەسەر و بابەتەوە بەرپرسی لەقی هەولێری سۆمای چاوان میوانمان بێت دیارە قسە لەسەرەوە بکەین کامڕۆ چیان کردووە یاخود لە ڕابردوو پرۆژە و خزمەتەکانی بۆ مناڵانی بێسەرپەرشت چی بووە لە هەولێر پێشەوەی کە بچمە لای تەوەرەکە دەچینە لای ڤیتیەک کە دیارە ڤیتەکەمان تایبەتە بە هەندێک ئەشکەوت لە گوندی دەرزیلە لە نزیک ناحیەی سەنگا و کە جەلال جەباری ڤیتیەکی بۆ ئامادەکردوین بە بینەرەوە ڤیتیە بین. ئەمە ئەشکەوتی گوندی دەربەنی دەرزیلەیە ئەمە بچووکترین ئەشکەوتی ئەم گوندەیە چەندە سەدا ئەشکەوتی تایە زۆر لە مەگەورەتر و زۆر سەختەتر و ئاسیتر. گوندی دەرزیلە سەربەناحی سەنگاوە بۆ دابەزنی ئەم ئەشکەوتەیش تەقریبەن 90 مەتر دابەزین بۆ ئەم دەربەنە 80 مەتریش 90 مەتر 80 مەتریش هاتوونە ژوور بۆ ئەشکەوتەکە خۆلی ئەم ئەشکەوتە 80 مەتر بۆ 100 مەترەبی. خۆربا ئەم ئەشکەوتانە زۆری خەڵکی تیا ژاوە زمانی خەدیم خەڵکی تیا ژیاوە زوو ژیانی تیا بووە لەبەرەوەی شوێنی ئاساری ئاسەواری ژیان لەم ئەشکەوتانە دیارە. لە هاوین نایسە خۆمان لێراین حەز بەوە بکەینەوە بزانین سبلیلی دیایە زۆر فێنکە لە زستانیشا گەرمە عین چۆن سبلیل لە هاوین وستانە ئیش پێەکەی لە هاوینە وەکو سبلیل ئیشکار ناوێ ئاوایە لە هاوینیش زستانیشا گەرمەوە هەوای تێبعی گەرمی هەیە و حەز بە سەرمان ناکە لێرە. قوربانمە و مادەی معدەنی تایە ئێستا ئەوانە تۆی بینی هەمی چۆن بۆ تەماشا ئەمانەکە ئەم بەردانە
دروست ئەبێ ئەمە بە درێ 2 متر ئەمانە بەرزە بێتەوە ئەم بەرداوە چ سڵوە گودارێکی دارێت خۆی پیشانەدا ئەو ئاوانەی شۆڕە بنەوە هەوی ئەمەیە ئەو مادە ئەمەیە مادەیەکی نێوەیەکە ئەمەیە وەکو میل بەرزە بێت بۆ سەقفەکە هیوایە مەتری وایە لە سەقفەکە تو نەبێ ئەنواع نوعی مادەی تیا مەشکەوتانە مادەی کبریتایە مادەی ئەم کلسێتیایە ئەم پیشانە نوعی زۆرتیایە شتیتیا وەکو ئاڵتونی بزیسکە ئادات مادەکان ئەمەیەن و ئاڵتون ئێشکەی بزیسکادا جیاوازی ئەمە مادەی معدەنی زۆرتیە مەشکەوتانە مادەکانی معدەنی ئەمە ئاوژێ شاخانە لە وەرزی بەهارە ئاوەکان زیادە بن وەکو کانیایە بەنەو مەشکەوتانە دەرسن دەشتون خەنەعەت ناکەم شوێن بێت بەخەت ئەم گوندەی ئەشکەوت هەبێ ئەشکەوتی زۆر عازی ئەشکەوتی زۆر غەریبە شوێنەیە لەوانەیە بە حەبل بشتە خوارەوە بۆ ئەشکەوتە 2000 نەفەری تێکە جێ بێت بەڵە بینەرانی عزیز دەچینە هەولێر میوانێکمان هەیە وەک ئاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر پرۆژە و خزمەتەکانی سۆمای چاوان لە هەولێر وەک ئاماژەمان پێکرد دیارە بڕیار وایە ئەمڕۆ جارێکی دیکە هاوکاری مانگانە بەسەر کۆمەڵێک لە منداڵانی بێسەرپەرشت دابەش بکەن کە دیارە بۆی کە بزانین هاوکاریەکان لە چیان خۆیان دەگرێتەوە و وەک ئاماژەوان پێکردوانە پەروەردەیەکان چۆنن میوانێکمان لە هەولێرەوە دەبێت کەویش بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەرپەرشتیاری لقی هەولێری ڕێکخراوی یا پرۆژەی سۆمای چاوان دەبێت مامۆستا سڵاوی خوا لەبێت ئەگەر لەگەڵمانی دەمەوێت بزانینە و پرۆژەی کە یا پرۆژەی سۆمای چاوان بەگشتی ئەمڕۆ لە هەولێر چیتان کردووە و جیاواز لەوەی کە ئەمڕۆ دەستی پێ دەکەن لە ڕابردوودا بەگشتی کار و خزمەتەکانی ئێوە چییە؟ دیارە لە ئێستادا دەنگی ئەمە ناگاتە لای میوانەکەم بینەرانی عزیز وەک ئاماژەمان پێکرد پرۆژەی سۆمای چاوان پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت کە ماوەی چەندین ساڵ ئەم پرۆژە هەیە بە تایبەتی لە بۆنە و یادە تایبەتەکانە وەکو بۆنەکانی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەم پرۆژەی هەڵدەستێ بە ئاوادانکردنەوەی سفرەی سەرخوانی مناڵانی بێسەرپەرشت و لە هەمان کاتدا هاوکاری مانگانێ بۆ بەشێک لە مناڵانی بێسەرپەرشت هەیە وەکو ئەوەی کە خەڵکانێک دێن لە ڕێگەی ئەم پرۆژەوە کەفالەتی منداڵانی بێسەرپەرشت دەکەن و مانگانە هاوکاریەکان دەگەێنە دەستی ئەم پرۆژەیە وەکو دەستێکی ئەمین کە ئەو منداڵانە دیاری دەکرێن ئەم منداڵانەیە چۆن دیاری دەکرێن هەم بۆ هاوکاری هەم بۆ وەکو کەفالەتی مانگانەکە پێیان دەکرێت بەپی هەندێک تایبەتمەندی کە بۆ نمونە ئەم منداڵانە دەبێت هاوکاری یا داهاتی مانگانەیان نەگاتەوەی کە خۆیان توانای بژێوی خۆیان هەبێت ئەو کات دەچێتەوە چوارچێوەی پرۆژەی سۆمای چاوانەوە کە دیارە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە منداڵانی بێباوکمانەیە کە بە تایبەتی کە بەداخەوە لەژێر هێڵی هەژاریەوەن بۆیە کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی پرۆژەکانیەوە توانیوێت یاوەڕ لە خەڵکی فەقیر و هەژار بداتەوە کە توێژێک لەوانە منداڵانی بێ سەرپەرشتن هەم لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە هەم لە ڕێگەی سۆمای چاوانەوە توانیوێتی دەستێکی خێرخوازی وەکو دەستێکی ئەمین بگەێنێتە لای ئەم منداڵانە کە ڕێژەیەکی زۆریان هەن لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا لە ڕێگەی ئەو لیستەی کە پرۆژەکە هەیەی هاوکاریان پێ بگەێنن وەک ئاماژەوان پێکرێن ڕۆژ قەرار وایە لە هەولێر جارێکی دیکە هاوکاری مانگانە بەسەر ئەم منداڵانەدا دابەش بکات. دەچمە لای میوانەکەم لە هەولێر بەڕێز مامۆستا ئەمین عەبدوڵڵا مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت بزانم پرۆژەکانتان لە هەولێر بەگشتی چین و ئەوەی کە ئەمڕۆ ئێوە دەیکەن لە چیدا خۆی دەبینێتەوە. خۆی گەورە بەخێرانی بەڕێستان دەکەم وە سوپاسی بینەرانی پایمش دەکەم لە پێشەکیدا پێم خۆشە کورتەیەکی گچکە لەبارەی سۆمای چاوانەوە باسکەم سۆمای چاوانی هەولێر لە ساڵی 2009 دەست بەکار بووە ئەلحەمدولیللا تا ئێستاکە لە ئیشکارەکانی بەردەوامە سۆمای چاوان تایبەتێ بە خزمەتکردنی منداڵانی بێباوک اینجا سۆمای چاوان موچەیەکی مانگانەی بە بەردەوامیان
پێدەداتن هەموو مانجێک لەسەری مانجی پارەکان پێدەبێت تاخیر بوون. پێشم خۆشە لە پێشەجیدا سپاس پێزانەیەک بۆ ئەو برا بەڕێزانەی و خوشکە بەڕێزانەی کە بە پرسیۆمای چاوانبوونێ لە پێشەجیدا زۆر سوپاسی بەڕێز مامۆستا مەریەم دەکەم کە دامەزرێنەری سۆمای چاوان بۆ لە هەولێرێکە لەگەر بەرە بەرزمان کاک حاجی عەدنان و لەگەڵ مەجموعە برایشتر کە ئێستاکە ناویانم لەبیر نییە لە دوایدا چەند بەرپرسێکە لە پێشە من بەرپرسی ئەو سۆمای چاوانەبوونی وەکو بەڕێزان مامۆستا سەوسان مامۆستا سوڕەییا خوشکا ڕۆژان و برای بەڕێزمان دکتۆر نیاز ئەمن لایەن خۆمەوە زۆر زۆر سوپاسیان دەکەم. تەمان هەوڵ و ماندووبوونەکانی ئەوان بووە ئێمە بووین بە تەواوکەری ئەو ماندیبوون و زەحمەتەی ئەوان ئێستا الحەمدولillah تا ئێستا بەردەوامە. تەمان سۆمای چاوان ئەمڕۆ لە هەولێر یارمەتی مانگانەی دابەش دەکاتن. ئەو یارمەتی مانگانە کە تقریبن برن ئێستاکە ئێمە 550 منداڵ هەر منداڵەی لە ماڵێک وەرگیراوە ینی هەر ماڵی یەک منداڵ وەرگیراوە 550 ماڵ ئەمڕۆکە کۆمانکردنەوە هاوکاریان پێدەدەین لەگەڵ گۆشت و ئەو جۆرەشتانەی کە برێن بەدەستمانەوە هەبیتێن. زۆر باشە ماوەستا کۆکردنەوەی کارە خێرخوازەکانتان کۆکردنەوەی ئەو بڕەپارانی کە لێستادا بەدەستیەوە دەگات و ئێوە دابەشی دەکەن بەسەر بێباوکاندا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخود ئەم ساڵ چۆن هەڵی دەسەنگێنن بۆ پێی کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا هەیەوە موچە دوا دەکەوێت بەڵام لە ئێستادا پرۆژەکانی ئێوە توانیوێتی لە ڕێگەی ئەو پارانەوە کە بەدەستان دەگات بچێتە پێشەوە؟ تەبان لە پێشیدا بابزین لایەن خۆمەوە زۆر زۆر سوپاسی خێرخوازانی شاری هەولێر دەکەم. سەرچاوی داهات و پارەپولەکەی ئێمە هەمووی خێرخوازەکانی شاری هەولێرن و ئەو دابەشش کە ئێمە دابەشی دەکەین بەبێ جیاوازی دابەشی دەکەین ینی بەبێ جیاوازی بە کورتی ینی بەبێ جیاواز بەبێ هیچ جیاوازێک ئێمە ئەو پارەیە دابەش دەکەین و لەگەڵ ساڵەکانی پێشوو لە ڕاستیدا ئێمە سوپاسی خی گەورە دەکەین. تەبان سۆمای چاوان کەمی کردووە ینی ساڵەکانی پێشوو پارەکە زۆرتر دەهات ژمارە یەتیمەکانی زیاتر بوو بەڵام لەگەڵ ئەوەی کە برێن بەراورد بە دەستگا خێرخوازەکانی دیکەی کە بەراورد دەکەین سۆمای چاوان بۆ جۆرە کەمی نەکردووە سوپاسی خی گەورە دەکەین لەو بارەیەوە. زۆر باشە مامۆستا دەمەوێت بزانم ئێوە بە چه پێوەرێکە و منداڵانە هەڵ دەبژێرن کە هاوکاریان دەکەن و چەند جۆر هاوکاریتان هەیە؟ تەمان لە پێشەشیدا ئێمە پێوەری هەڵسەنگاندمان دوو مەرجە. مەرجی یەکەم ئەوەیە دەبێ ئەو کەسەی کەمە وەری دەگرین یەتیم بیتن و مەرجی دووهەمان ئەوەیە دەبێت دەستکورد بێتن مستحق بێ. الحەمدولillah هەر پێشانی لێژنێکی بە قۆتمان هەبووە ئێستاشکە لێژنێکی زۆر بە قۆتمان هەیە لێکۆڵینەوەی زۆر زۆر باش دەکاتن. هەموو ساڵێک ئێمە سەردانی منداڵەکان دەکەن بزانین ئەو منداڵانە لەو ماڵەیدا یان لەو عایلەیدا چەند نەفەر ماون چەندیان شووی کردووە چەندیان ژنی هێناوە و ئایا ئێستا سەرچاوی داهاتیان چۆنە و ئایا مەسەلەن خزم کەسکە هاوکاریان کردووە ئایا هەر لە خانی کرێسیدان لە خانی خۆیەتیان وەزعی ماڵیان چۆنە ئەنی راپۆرتەچی بە جوانی لەسەر ئەو خانەوەی دەنووسین. ئیتر بەبرای خۆ برێم ئەو دوو مەرجەمان یەکەم مەرجی یەکەم ئەوەیە کە دەبێت یەتیم بیتن بەس ئێمە بێباوەک وەردەگرین. مەرجی دوم ئەوەیە دەبێت دەستکورد و هەژار بیتن. زۆر باشە مامۆستا بە زیادبوونی ئەو کەسانەی یاخود ئەو منداڵانەی بێباوکن لە پرۆژەکەی ئێوەدا نابێتە هۆی کەمکردنەوەی بڕەموچەی ئەوانی دیکە؟ تەمان لای ئێمە بەرنمەکەی ئێمە دەزانیت چۆنە وەکو وانە باسێک لە دەستگام خێرخوازەکان بە کولی پارەی وەردەگرن دوایی دابەشی دەکەن بەسەر ماڵەکان بە یەکسانی. ئێمە بەرنمەکەی وایە لە بۆ هەر ماڵەکی خێرخوازێکمان بۆ دۆزیوەتەوە ینی هەر ماڵێک خێرخوازێک دیاری کراوە خێرخوازش دیاری کراوە پارەی بۆ دێنیتن. ئیتر ماڵێکە زۆر کورد دەست کورد بوو ماڵەکە زۆر وەزێن خراپ بوو کرێکی بوون یا دەهاتی دیکەیان نەبوو ئەمە خێرخوازێکی بۆ دەبینەوە سعی دەکەین 200,000 بداتێ 100,000 بداتێ 150 بداتێ بەدەگە زانیمان ماڵێکیش هەیە داهاتەکەی تەقاعودێکی هەیە لە هەندێک دەستگای دیکەش هاوکاری وەردەگریتن خێرخوازەشی بۆ دەزینەوە بە 50,000 یەکان بە 75,000 بۆ جۆرەشتانە یعنی ئەو خێرخوازانەی کە لە سۆمای چاوان هاوکاریەکانیان دادنێن
دەزانن هاوکاریەکانیان دەگاتە کام ماڵی دەگاتە دەستی کام یەتیمی معلوماتی تەواویان لەسەر یەتیمەکەی هەیە. مامۆستا چۆن بڕی هاوکاری دیاری دەکەن بۆ منە ڕەنگە ماڵێک سێ مناڵەتیویان هەبێەوە ماڵێکی ژێک مناڵەتیویان هەبێ ئێوە بەپێی خێزان موچە دیاری دەکەن یاخۆت بەپێی منداڵی هەتی و چەندیان بۆ منە لە ئاسی ئەوەی کە پێی دەوترێ هەتی و لا خوار 15 ساڵیەوە بێت. دووسێ شتێرکانە پێوەرە بۆ دیاریکردنی ماڵەکەی بخۆی یەکەوت جار کە خێرکەرەکە سەردانی دایرەکەی مەدەکارێ ماڵەکەم پێ بدەن ئێمە 20 ماڵی بێباو کە تا ئێستا کەفالەت نەکراوە لە بەردەستی دادنین دەخوێنتەوە وەزعی ماڵەکەی زانی ئایا ئەوانە کرێچینە باویان بەچەوە فاتی کردیە تەقاعودیان هەیە یان نییە داهاتیان چۆنە ئیتر ئەو خێرکەرە دیاری دەکات درێم ئەوەندە پارەی پێت دەم بەڵام لە هەمان کاتدا ئەمە دیتمان ئەگەر خێرکەرەکە وەزعی باش بوو پارەی زۆری بەدەستەوە بوو ماڵێکی زۆر مستحق و نەخۆش و زۆر دەستکوتیان پێدەین ئەگەر زانیمان خێرکەرەکە پارێکەین بەدەستەوە یار 50,000 هێناوە ماڵێکی پێنیشان دەدەین ماڵێکی لێبەر دەستدادنین کە ئیدارەکەی دەسوڕێ بەڵام داهاتەکەی بەشی ناکاتن. زۆر باشە مامۆستا ژمارە ئەو خێزانانە یاخود ئەو منداڵە بێ باوکانە چەندە کە ئێوە لە ڕێگەی پرۆژەکەتان و هاوکاریتان کردوون؟ ژمارە ئەو منداڵانی ئێستا ئێمە هاوکاریان پێدەگەێنین 550 منداڵە دەوانەیە مانگێک هەندێک منداڵکە عائیلەکەمتر دەبیتەوە لە مانجی دوم هەندێک زیاتر دەبیتەوە بەس بە معدەلی لە 500 بەسەرەوە تقریبان تا 550 منداڵیە. مامۆستا زۆربەی کارە پرۆژەکانتان تەنها لە ناو سنتەری هەولێر یاخود دەوروبەری هەولێریش دەگرێتەوە قەزا و ناحیەکانی دیکەش دەگرێتەوە؟ نەخێرنا پرۆژەکانی ئێمە دوو دانە پرۆژەمان هەیە جگە لە پارەدان پارە و گۆشت و جلوبەرگ و زۆرشتانە دوو دانە پرۆژەمان هەیە هەر لە شاری هەولێر ئەنجامێدەن یەکەمیان ئەوەیە کە خولی خەیاتیە دروشمێکمان هەیە بە ناوی ماسیم پێمەدا ماسی گرتن فێرکە ویستومانە ئەوەندی لە دەستمان بێتن ساڵانە هاوینان ئەو داکەتیمانە یانەوە بە خێوکەریەتیمەی بانگ بکەین فێری خەیاتی بکەین کە فێری خەیاتیمان کرد بە قوماشی نوێی پێدەین خەیاتەکە پێ بکاتن لە کۆتایی خولەکەیدا مەچنێکی خەیاتی خۆبەخشی لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە بە هەدیە پێدەین طبعاً بەشێکی زۆر لەو بە خێوکەریەتیمانە فێری خەیاتی بوون و ئەلان جلو بەرجی ماڵی منداڵی خۆیان بۆ خۆیان دەدورون و بعضێکیان لەوانە محلی خەیاتیان کردوتەوە و پارە و داهاتی باشیان دەست دەکەوێتن. ئەوە مەسەن پرۆژەیەک بوو. پرۆژەی دووهەممان پرۆژەی پەروەردەیی بوو. ئێمە پێش ئەوەی ئەم کۆڕۆنایە دابێتن پرۆژەیەکی پەروەردەییمان دەست پێ کرد کە بریتی بوو لە دوو وانەی یەکەم فێربوونی قورئان بوو وانەی دووهەم ناساندنیان بە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ئەنجا بە سێ مەدرسەیەک تایبەت بوو بە کوڕەکان مەدرسەیەک تایبەت بوو بە کچەکان مەدرسەیەک تایبەت بوو بە دایکەکان لە ڕاستیدا ئەمە زۆر دڵمان بەو مەدرسانە خۆش بوو لە ڕاستیدا ئەو منداڵانەی کە لەو مەدرسەی بەشدار بوون هەمویان ئینسانی دەست بە دەستنوێژ هەموو نوێشکار هەموو فێر ڕاستگۆیی هەموو فێری ئەخلاقی جوان فێری ئادابی جوان چۆن دەستی داچی ماچەکە چۆن پێی داچی ماچەکە چۆن ڕێز لە برای دەگری لە خوشکی دەگری چۆن لەگەڵ زیرانی باش دەبی چۆن ئینسانێکی تەنی تربێتمان دەکردن بەڕاستی زۆر زۆر دڵمان بۆ بەرنامەی خۆش بوو ئینشاءالله لە پاش کۆڕۆنە بڕواتن دەست پێ دەکەینەوە پشتیوانی ئەخوای گەورە. زۆر باشە مامۆستا دیارە دەرفەتمان نەماوە بەندەمەوێ بزانم ئەگەر یەکێک بیەوێت منداڵی هەتیوی هەبێت و بێنێتە ناو پرۆژەکەیەوە بۆی کە هاوکاری بکرێن دەبێت چی بکە و هەروەها ئەگەر یەکێکیش بیەوێت کەفالەتی مناڵانی هەتی و بکە بە تایبەتی ڕەنگە خەڵکانێک لە ئەوروپا بن چۆن دەستی بگاتە پرۆژەکەی ئێوە؟ دەکرێت پرسیارەکە دووبارەکە دەنگ زۆر کەس کەم بوو. مامۆستا ئەگەر کەسێک بیەوێت منداڵی هەتی و بێنێتە ناو پرۆژەکەیەوە بۆی کە هاوکاری بکرێت دەبێت چی بکە و هەروەها ئەگەر کەسێکیش بێ کەفالەتی مناڵانی هەتی و بکە بە تایبەتی ئەوانەی کە لە ئەوروپان دەبێت چۆن دەستیان بگاتە پرۆژەکەیەوە؟ ئەگەر کەسێک بێ مناڵێک بێنی بۆ لای ئێمە یەکەوت جار ئێمە ناوی وەرەگرین ناوی منداڵەکەی و تەلەفۆنی بەخێوکەرەکەی و لەگەر گەڕەکەی لە دوای لیژنەمان دەڕوا سەردانی دەکات کە سەردانی کرد لە حوالی دەپرسی ئەگەر زانیمان
هێتیمە و دەستکورتە وەری دەگرین خێرخوازی بۆ دۆزینەوە و ئەگەر خێرخوازەشی ویستی لای ئێمە منداڵێکی وەرگری تەبەندەیە سەردانمان دەکاتن ئێمە مەجموعەیەک فایلی سەردانکراوی لەبەردەست دادێن کە ئەو منداڵانە هێستان کەس وەری نەگرتوون کەس کە فاتی نەکردوون بۆی دەخوێنینەوە خەنەعەتی بە کام خانەوادەی هات بە کام عایلەی هات ئەلێ کاکە مانجی مەسەلەن ئێمە ئەوەندەتان هاوکاری دەکەین بەنسبەتی ئەو برایانی کە لە دەرەوە یان مسلمانێک بێ لە دەرەوە هاوکاریمان بکاتن تا ئێستا مامان کەم بووە ینی خۆشحاڵ دەبین ئەگەر کەسێک پەیوەندیمان پێ بکاتن تەلەفۆنمان هەیە پەیوەندی پێ بکاتن دوایی فەیسبوکمان هەیە و شتکە ئەوانەشمان هەیە ینی ئەگەر پێیان خۆش بیتن دەتوانن چالاژەکانمان ببینن هاوکاریمان بکەن سوپاسیان دەکەین زۆر باش مامۆستا دوایین پەیامت چیە بۆ خێرخوازان تا بتوان کە هاوکاری پرۆژەکانی ئێوە بکەن دوایین پەیامم بۆ خێرخوازانی بەڕێز ئەوەیە من قەناعەتم پێم وایە هەر خێرخوازێک کە پێی خۆش بیتن پارەکەی بگاتە دەستی ماڵێکی هێتیمی هەژار با سەردانی ئێمە بکاتن ئێمە ماڵێکی هێتیمی هەژاری ماڵەکەی پێنیشان دەدەین لەگەڵی دەچین بۆ ماڵەکەی و دەست نیشان دەکەین و داواکارم کە بێن هاوکاری بکەن و بەو بڕەپارەی کە بێمە دێن و قەناعەتم وایە فەقیر نابن و پێشم وایە ئەو خێرەی کە دەیکەن لە دوا ڕۆژدا جێخەوەی دەگرێتن و بەهانایەوە دێتن زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئەمین عەبدوڵڵا بەرپرسی لەقی سۆمای چاوان لە پارێزگای هەولێر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو ئازدان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان بەڵای بنێرانی عزیز دەچین لای تەوەری دوین بەرنامەکەمان کە باز لە یەکێک لە کەسایەتیە دیارەکان و سەرکردە دیارەکانی مێژووی ئیسلام دەکەین کە توانی لە سەدەی 12دا و لە ساڵی 1970 زانیدا شاری قودس لە دەستی خاچپەرستەکان ڕزگار بکات و ئەم ڕووداوە تا ئێستاش وە بەردەوامیش لە مێژوودا دەمێنێتەوە کە نزیکەی 100 ساڵ دەبوو خاچپەرستەکان ناوچەی فەڵەستین و شامیان بەدەستەوە بوو ئەو توانی بە لێهاتووی خۆی با لێزانی خۆی سەرکردایەتی سوپایەکی گەورە بکات و تەواوی ئەو ناوچان لە خاچپەرستەکان ڕزگار بکات بۆ ئاشناکردنی کەسایەتێکی دیاری مێژووی ئیسلام سەلاحەددینی ئەیوبی کە گرنگە نەوەی نوێ پێی ئاشنا بێت تەورێکمان بۆ ئەم بابەتە ئامادە کردووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زرار عەلی ماستەر لە مێژوودا مامۆستا سڵای خوارد لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت سڵاو لە بەڕێزیشتان سڵاو بۆ سواز بۆ دەرفەتە زۆر سپاس مامۆستا چۆن گرنگە کەسایەتێکی دیاری مێژووی ئیسلامی سەلاحەددینی ئەیوبی بناسین و ئاشنای بکەین بە نەوەی نوێ بە ناوی خوای گەورە زۆر سپاس بۆ دەرفەتە دەکرا ئەم بەرنامەیە ڕۆژێک لەمە پێشش ئەنجام بدرادا لە دوی دا کە ڕۆژی ساڵ ڕۆژی ڕزگارکردنی قودسە ڕاستە بەس بەرنامەکەمان لە ڕۆژی هێنەدانیە بۆ ئەم ڕۆژ ئێمە سەلاحەددینی ئەیوبی بەڵێ مامۆستا بەردەوام بە هەرحاڵ ئێمە سەلاحەددینی ئەیوبی یەکێکە لەو کەسایەتێ درەوشاوانەی مێژووی گەلەکەمان ئەتوانین بڵێن یەکێکە لە دیارترین ئەو سەرکردانەی کە لە مێژووی کووردا ئەتوانیوێتی وەک لەسەر ساحەی سیاسی دنیا لەو کاتەدا و بە درێژایی مێژووی کوردیش یەکێ بێت لەو کەسایەتیانەی کە عەفوەن بەڵە فەرموو مامۆستا لەو کەسایەتیانەی کە توانیوێتی جیهانی ئیسلامی جیهان بەگشتی و جیهانی ئیسلامی بە تایبەتی بەخۆی ئاشنا بکات و یەکێکە لەو سونبولانەی دەکرێت گەلەکەمان لە ڕوانگەی ئەوەوە بتوانێ چۆنەڵی کەسایەتی مرۆڤی کورد شوناسی نەتەوەیمان بە دنیای دەرەوە بناسیێنێت زۆر باشە مامۆستا زۆر جاڕای جیاواز دیارە ئێمە کەسایەتی گەورەمان لە مێژووی کووردا زۆرە بەڵێ مامۆستا
ماوەسا عفواً. فەرموو درێژە بە قسەکانت بە باز لە کەسایەتی ئیسلامی و هەروەها کوردی بەڵێ گیان. سەلاحەدین ئەیوبی بدە. ئێمە توانین بڵێن یەکێکین لەو گەلە زیندوان ئێمە یەکێکین لەو گەلە زیندوانەی کە لە مێژووی سیاسی ئیسلامی و لە مێژووی ڕوتی ڕووداوەکانی مێژووی ئیسلامیا کاریگەری گەورەمانە بووە. ئەتوانین بڵین لە هەموو سەردەمە جیاوازەکانە لە هەموو چ لە سەردەمی خلافەتی ئەمەوی لە خلافەتی عەباسی لە خلافەتەکانی دواتر تا سەردەمی دەوڵەتی عوسمانیش کورد یەکێک بۆ لەو گەلە زیندوانەی کۆتەوانیوێتی نەخشی خۆی لەسەر کۆی ڕووداوەکانی ئەو سەردەمانە دیاری بکە. بە تایبەتی لە سەردەمی ئەتوانین بڵێن سەردەمی دەوڵەتی عەباسیدا کە سەلاحەدین یا مێژووی ئەیوبی بەگشتی دەکەوێتە نێو ئەو قۆناغی مێژووی ئیسلامیەوە توانیوێتی کورد نەخشێکی گەورە لە مێژووی ئەو خلافەتە تا تۆمار بکە. بە تایبەتیش ئەگەر بینە سەر ڕوتی ڕووداوەکانی ئەو کاتی دەوڵەتی عەباسی کورد هەر لە دەستپێکی ڕووداوەکانەوە بگرن لە هێنانە سەر دەسەڵاتی خەلیفەکانی عەباسیەوە ڕۆڵی گەورەی هەبووە. ئێمە ئازانین سوپای عەباسیەکان بە سەرکردایەتیە بۆ موسلیمی خۆراسانی لە خۆراسانەوە ڕووی کردوتە بەغدا و یان ڕووی کردوتە تێکشکاندنی دەوڵەتی ئەیوبی و دەستگرتن بەسەر خلافەتە. بۆ موسلیمی خۆراسانی زۆرینەی میژۆیان هاوڕان زۆربەی مێژونووسان هاوڕان لەسەر ئەوەی کە کەسایەتیەکی کورد بووە. بگرە لەسەر ئەو هەنگاوانەی لای هەندێک شاعری عەرەب ڕەنگە تووشی کۆمەڵێکتانە و تەشەریش بوو بێ بێگومان هاتنی سەرکردەیەکی کوردی مسلمانی لەو قۆناغەدا بەڵگەی ئەوەیە کە سوپاکەشی زۆرینەیەکی کورد لە ڕوتی ڕووداوەکانیا بەشدار بوونا یان چۆنەڵی لە سوپاکەیدا بەشدار بوونا. دیسان هەل لە دەوڵەتی عەباسیدا شکۆدارترین قۆناغەکانی دەوڵەتی عەباسی کە قۆناغی سەروەری دەسەڵاتی خەلیفەکانی عەباسیە لەسەر دەستی خێزانە بەرمەکیەکان بەڕێوە چووە. شکۆی دەوڵەتی عەباسی ئەو کاتەشکا کە ئیهانە بە پێگە و ڕۆڵی خێزانە بەرمەکیەکان چۆنەڵی خێزانی بەرمەکی بەڕێوەبەری خلافەتی عەباسیە چۆنەڵی ئیسیهانە بە ڕۆڵیان کرا. دیسان لە قۆناغی ئەیوبیەکانە کورد ئەو کایە کاریگەرە بوو یان ئەو ڕەگەزە کاریگەرە بوو کە توانی شکۆی خلافەت لە دەستی سەلجوقیەکان بسەنێتەوە. ئێمە زانین دەوڵەتی عەباسی لە دوای ڕوخاندنی بەرمەکیەکان و لە قۆناغەکانی دواتردا کەوتە ژێر شاڵاوی خێزانە شیعە دێلمیەکانی بۆیهی و دوای بۆیهەکانی عەباسیەکان کە ناچار بوون پەنابرن بۆ سەلجوقیە سونیەکان بۆ وەرگرتنەوەی شکۆی دەسەڵات دووبارە جارێکی تر کەوتنەوە ژێر فشاری سەلجوقیەکانەوە. خەلیفەکانی عەباسی بە ڕادەیەک لاواز بوون وەک چۆنەڵێ بوون بە لوعبە بەدەستی بۆیهەکان و سەلجوقیەکانەوە. وەک شاعیرێکی ئەو کاتی عەرەب وەصفی دەسەڵاتی عەباسیەکانەکە یا خەلیفەکانی عەباسیەکە بۆی ئەڵێ خەلیفەة في قفص بين وصيف وبغى يقول ما قال له كما يقول الببغاء. يعني چۆنەڵێ بەدەستی وەسیف و بەغا وەزیرەکانیان بوون کە لە سەلجوقی بوون خەلیفەکان ئەوەنە لۆبە بوون بەدەستیانەوە. ئەڵێ وەکو وا بوو لە قەفەسێکا بن وەکو بەبەغا چۆن چی پێڵێڵێتەوە خەلیفەکانی عەباسیش ناچار بوون وەکو لۆبەی بە شتەکانی وەسیف و بوغا بڵێنەوە. بۆیە لە بەرامبەر ئەمەشدا ئەتوانین بڵێن لە ڕۆژئاوای خلافەتی عەباسیەوە دووبارە خەتەرێکی تر سەری هەڵدا خەتەری خلافەتی فاتمیە شیعەکان بوو. ئەوانیش چۆنەڵێ توانیە ئەوانیش لە ڕۆژئاوای ئیسلامیا لە مسر و بەشێک لە وڵاتی شامە توانیان خلافەتەکان بە ڕادەیەک بەهێز بکەن ئەوەندەی تر دەوڵەتی عەباسی بخەنە ژێر فشارەوە. دیسان بابەتێکی تری ڕەگەسی بەرهەڵسکاریش شیعە باتنی حەشاشە ئیسماعیلیەکان بوون کە دیسان هەناوی خلافەتی عەباسیان بە یەک جاردا ڕوخاندبوو شڕۆژهەڵاتی ئیسلامیان کردبوو هاوسەنگێکیان دروست کردبوو لە نێو هێزی شیعە لە ڕۆژهەڵاتی ئیسلامی و لە نێو فاتیمەکانی ڕۆژئاوادا. بۆ جۆرە توانین بڵێن خلافەتی عەباسی کاتێک کە سەلاحەدینی ئەیوبی دێتە سەر گۆڕەپانی ڕووداوەکان خلافەتی عەباسی تەنها چۆنەڵێ کارتۆنێک بوو خەڵکانی تر دەسەڵاتی تر هێزی تر لە هەناویدا بن لەژێر ئاڵا و لەژێر ناوی عەباسیەکانە حکومڕانیانە کرد. ئەینا عەباسیەکان شتێکیان نەما بۆ لە شکۆ ئەوەی کە شکۆی عەباسیەکان و شکۆی مێژووی ئیسلامی و شکۆی خلافەی ئیسلامی لە قۆناغی مێژووی جیهانی ئیسلامیە
چۆن ئەڵێ ڕزگار کردێنەوە ژێردەسی دەسەڵاتێکی سنی شکۆی بۆ خەلیفەکانی عەباسی گێڕایەوە دەوڵەتی ئەیوبی بوو کە وەک بەشێک وەک تەواوکەرێک بۆ مێژووی عەباسیەکان کە ڕۆژێک لە ڕۆژان حاشان لەبوونی عەباسی بوونی خۆیان نەکرد توانیان ئەم شکۆیە بگێڕنەوە بە هەڵوەشانەوەی خەلافەتی عەباسی بە لێدان لە شیعە باتنیەکان بە لێدان بڕیدی دەستی ئەو هێزانی دەستیان لەناو بەغدا بەسەر دەسەڵاتتا گرت بوو توانیان شکۆ بۆ خەلافەت بگێڕنەوە و کورد ئەو قۆناغی مێژووی ئیسلامی ئەتوانین بڵێن کورد لە قۆناغی عەباسیەکانە ڕەگەزی هەرە کاریگەر و هەرە ڕابەر بوو لە بەڕێوەبردنی ڕووداوەکانی مێژوودا. زۆر باشە مامۆستا دوای مردنی نورەدین زەنگی داوا لە سەلاحەدین ئەیوبی کرا کە فەرمانڕەوی بکات ئەو سەردەما وڵاتی شام ئاژاوەیەکی زۆری بەخۆبین و ئەو ئاژاوانە چی بوون و سەلاحەدین ئەیوبی چۆن پلانی داڕش کە ئەو ئاژاوانە کۆتایی پێبێنێت و هەموو هێزە بچووکە ئیسلامیەکان کە لەو سەردەمەدا هەبوو کۆیکردنەوە و سوپایەکی گەورەی لێ دروستکردن. ئەمە بابەتێکی گرنگە هەر پەیوەستە بەو بابەتەوە کە پێشتریش ئاماژەم پێدا وڵاتی شامیش وەکو کۆی ناوچەکانی تری ژێردەسەڵاتی عەباسی ئەم ئاژاوە جێڕیە ئەم ئاشوبە ئەم پەرشوبڵاویە باڵی بەسەریە کێشا بوو بۆیە چاوەڕوانی ئەوە نەئەکرا لە پەرشوبڵاویەکی ئاوا لە تێکچوونێکی ڕەوشی ناوخۆی ئاوایە کاری گەورە بکرێ بەڵام ئەوەی کە لە وڵاتی شامە جیاوازیەکی هەبوو بوونی زەنگیەکان بوو بوونی زەنگیەکان کە ئەو ناوەندەیان ئەو ماڵباتە بوون کە لە پاڵیانەوە خێزانی ئەیوبیەکان دەرکەوتن زەنگیەکان بەشێک تا مردنی عیمادەدین توانی بیان جۆرێک لە ئارامی جۆرێک لە هێز بۆ ناوچەکانی شام بگێڕنەوە هەر ئەم هێزەش بوو هەر ئەم کاریگەریەش بوو ئەوەی پیان بەخشی بۆ بتوانن بەرگری لە هەڵمەتەکانی خاچپەرستی بکەن و ڕێبەرایەتی جیهادی موسڵمانان دش بە هەڵمەتەکانی خاچپەرستی بکەن بەڵام مردنی عیمادەدینیش ئەم خێزانەی پەرش و بڵاو کردەوە ئەبینین چۆن ئەڵێ چقەی میرەکان نەوەکانی عیمادەدین بە تایبەتی نورەدین ناوچەکانی وڵاتی زەنگیەکانیان چۆن ئەڵێ لە نێوان خۆیاندا دابەش کرد بەمەش شام دیسان جۆرێک لە پشێوی تێکەوت بوو هەڵمەتەکانی خاچپەرستیش ئێمە ئەزانین هەڵمەتی یەکەم و دووەم لە پێش سەلاحەدینە ناوچەکانی ئەوەندەی تر پەرش و بڵاو کردبوو بەندەرە گەورەکانی وڵاتی شام بەندەرەکانی فەڵەستین و میسر زۆربیان کەوتبوونە دەستی خاچپەرستیەکان قەڵاکانی حەشاشی و ئیسماعیلەکانیش بە سەراپای وڵاتی شامدا بڵاو بووبوونەوە ئەمەوای کردبوو وڵاتی شامیش ئەگەرچی جۆرێک جیاوازی لە ڕەوشیا هەبوو لە چاو ناوچەکانی ترا بەڵام دیسان پشێوەکە بە ڕادەیەک کاریگەر بوو ئەکرێ بڵێ مایی دیسان پێویستی بە مشتوماڵێک هەبوو لەگەڵ کۆی ناوچەکانی ترا بۆی کارێکی گەورە قۆناغێکی گەورە لە مێژووی ئیسلامیدا بەدی بێ کە ئەیوبیەکان لە پاڵ زەنگیەکانەوە ئەو ڕابەرایەتیان گرتە دەست و بوون بە تەواوکەری زەنگیەکان لەو قۆناغی مێژوودا. زۆر باشە مامۆستا ڕزگارکردنی قودس چۆن ئەنجامدرا سەلاحەدینی ئەیوبی چۆن توانی سوپایەکی گەورە بتوانێت کە هێزێک کە 100 ساڵە لەوێ حکومڕانی ئەو ناوچەیە لە دەستی ئەو خاچپەرانە ڕزگار بکات دواتە پلانی چی بوو کە توانی ئەو هێزە گەورەیەتێک بشکێنێت کە دەوڵەتە ئیسلامیەکانی پێشووتر نەیانتوانی بوو ئەم کارە ئەنجام بدەن. خۆی لە پاڵ لە ناوبردننی ئەو ئاژاوە پشێویانەیە کە ئاماژەمان پێدا کە لە جیهانی ئیسلامیدا بڵاو بووبوونەوە سەلاحەدین دوای زاڵ بوون بەسەر ئەو پشێویانەیە بە تایبەتیش لە هەڵوەشاندنەوەی خەلافەتی فاتمی و جێڕانەوەی مسر بۆ سەر دەوڵەتی عەباسی لەلایەک دیسان لێدانی قەڵاکانی حەشاشیەکان لەلایەکی ترەوە دیسان ڕێخستنەوەی بەری ناوخۆی جیهانی ئیسلامی و چۆنەڵی مشت و ماڵکردنەوەی سوپای ئیسلامی توانی قۆناغێکی نوێ لەو سەردەمەدا بێنێتە دی بەر لە قودس ئەتوانی بڵێن ڕووداوێکی گرنگتر کە ڕێخۆشکەر بوو بۆ ئازادکردنی قودس شەڕی حوتین بوو توانی لە شەڕی حوتیندا و لە کۆی کۆمەڵێک شەڕی تردا کە کردێ سەر قەڵاکانی فرەنج و قەڵاکانی هێزەکانی خاچپەرستی لە ناوچەکەدا مەترسیەکانی ئەوانیش دوور بخاتەوە بە تایبەتی توانی کۆی هێزەکانی فرەنج دوای شکاندیان دوور بخاتەوە بە تایبەتی لە شاری سوور و قودسا کۆیان بکاتەوە
و لە شەڕی حەتینیشدا توانی شکۆی فرەنجەکان بە تەواوی تێک بشکێنێ یعنی تێیان بگەینێکی دی جیهانی ئیسلامی ئەو لقمە ئاسانە نییە ئەو تیکە ئاسانە نییە کە بە جوویراوی بچێتە ناو قوڕگی سوپاکانی ئەوروپا و دەوڵەتانی ئەوروپا و دەوڵەتانی ئەوروپا بە ئاسانی هەڵمەتەکانی خۆیان بکەنە سەر جیهانی ئیسلامی لە هەڵمەتی سێمی خاچپەرستیا سەلاحەدین ئەیوبی لە شەڕی حەتین و هەڵمەتی سێمی خاچپەرستیا ئەو دەرسەی بە ئەوروپا دادا کە چیتر ئەم قۆناغە تێپەڕی کە ئەوان بتوانن بەو ئاسانیە زاڵ بن بەسەر قەڵاو پێگە و ناوەندە ئیسلامیەکانی جیهانی ئیسلامیە بۆیە توانین بڵێن شەڕی حەتین و شەڕی حەتین دەستپێکێکی گرنگ بوو بۆ ڕزگارکردنی قودس زۆر باشە دیارە ڕزگارکردنی قودسیش یەکێکە لەو قۆناغە گرنگانەی مێژوو ئەیوبی کە بە 12 ڕۆژ ڕزگارکردنی قودس یەکێکە لەو قۆناغە گرنگانی دەوڵەتی ئەیوبی کە بە 12 ڕۆژ کە شەڕی ڕزگارکردنی قودس لە 29 ساڵی 1970 دەست پێکە و لە ماوەی 12 ڕۆژدا دوای ئەوەی گەمارویەکی گەورە ئەخرێتە سەر شاری قودس دوای ئەوەی کە هێزەکانی خاچپەرستی لە ناو قودسدا ئەگەنە ئەو قەناعەتی کە ئیتر چۆن ئەڵێ بەرگریکردن ومانەوە لە قودسا بۆ ئەوان دادیان نادا وەک لە زمانی نوێنەرەکانەوە کە بالیان بۆ لای سەلاحەدینی ئەیوبی ئەمە بە ئاشکرا ئەڵێ کەیتر ئەو هێزانە تێگەیشتون کە یا ئەبێ بمرن یا ئەبێ چۆنەڵی ڕادەست بن لە پەنهەمبەر ڕێکەوتن و ڕێکەوتنێکا کە لەگەڵ سەلاحەدین بیکەن یان ئەبێ بمرن لە ناو شاری قودسا بۆیە وە ئەخیرن دوای 12 ڕۆژ لە شەڕ دوای بێ ئومێدبوونێکی تەواوی سوپای خاچپەرستی ناچار بوون ئاگربەس لەگەڵ سەلاحەدینە ڕابگەێنن و داوای ئەمانی دەبکەن و سەلاحەدینی ئەیوبی شارەکە بە چۆنەڵی شارەکە دوای شەڕێکی 12 ڕۆژە بەڵام بە ئەمان و بە پێی ڕێکەوتن بچێتە ناو شارەکەەوە و بە شێوەیەک بچێتە شارەکەەوە کە کۆی مێژوو نووسانی سەرسام کردو بە تایبەتیش دوای ئەوەی مێژوو نووسان 90 ساڵی پێش ئەوە ئەبینن کە لە ساڵی 1990 کە 90 ساڵ ڕێک 90 ساڵ بەر لەو بەروارە چوونە شاری قودسەوە ئەو هەموو بێڕێزیە ئەو هەموو بێحورمەتیەی بە خەڵکی ناو شاری قودس و خەڵکی موسڵمانی شارەکەیان کرد بەڵام سەلاحەدین بە لێبوردەیەکی تەواو بە دنیایەک تەشتە جوانانەی کە مێژوو نووسانی سەرسامی کردووە بە ڕێزگرتنێکی تەواو لە خەڵکە نەیارەکەی لە دوژمنەکانی لە فرنجەکان لە مەسیحیەکان لە ئەقباتەکان چۆن ناو شارەکەەوە و ئەمانی پێیان بەخشی و زۆرینیان لە دوای ڕزگارکردنی قودسیشەوە ئازاد بوون بەشێکیان گەڕانەوە و زۆرینەشیان لە ناو شاری قودسە مانەوە. زۆر باشە ماوەسا ئەمڕۆکە خەریکە دید و تێڕوانینی نەوەی ئێستا و داهاتوو بۆ لەسەر سەلاحەدین دەگۆڕێت بە شێوازێک لە شێوازەکان یعنی ئەم پرسیارە دروستەکەن قودس بە ئێمەی کورچی دەمەوێت بزانم تێڕوانینی مێژوو نووسان چۆن باس لە کوردایەتی سەلاحەدین ئەیوبی دەکەن و ئایا هیچ پەیوەندیەکی ئێمە بە قودسەوە هەبووە لەوەی کە سەلاحەدین هاتووە چوەتە قودسی ڕزگار کردووە لە کاتێکە ئێستا خەڵکانێک ڕەنگە شانازی بەوە بکەن ئەگەر خەڵکانێک بە ناوی کوردەوە لە شەڕی ئەرمەنیا و ئازەربەیجان ئەگەر بەشداری بکەن دەمێ بزانم ئەم تێڕوانینە بۆچی دەگۆڕێت و تێڕوانینی خودی سەلاحەدین ئەیوبی بۆ کوردایەتی و یا پەیوەستبوونی بە قەزیە کوردەوە چییە؟ بەڕاستی و پرسیارەی تو بابەتێکی زۆر ینی ئەوەندە فراوانە نازانم لەکەوە دەست پێ بکەم بەڵام ئەگەر بینە سەر ئەو تێڕوانینە بەڕاستی و تێڕوانینە لە فەرهەنگ و لە مێژووی ئێمە شتێکی تازە نییە ئێمە توانین بڵێن بە درێژایی سەدەی ڕابردوو و 20 ساڵیش لەم سەدەیە کە تێپەڕیوە بەردەوام ئەم گومانانە بەردەوام ئەم پرسیارانە زەق دەکرێنەوە بەڵام باوەڕ بێ ئێمە وەکو کورد یەکێک لەو کایە گرنگانەی کە ئەتوانین کەسایەتی خۆمان کەسایەتی تاکی خۆمان کەسایەتی نەتەوەیی خۆمان کەوتەری خۆمانی تیا بخوێنینەوە مێژووە ئەنجا ئەگەر بێت و پشت بکەینە ئەو مێژووەش یان پشت بکەینە درەشاوەترین ڕۆڵی خۆمان لەو قۆناغی مێژوودا ئەمە حاڵەتێکی زۆر مەترسیدارە لەلایەک ئەگەر ئەم پرسیارە ئاوازەق بکرێتەوە خۆزەنگیەکانیش کە تورک بوون لە وڵاتی شامەش شوێنی ئەوان نەبوو لەو قۆناغەدا ڕۆڵیان بینی خۆ مەمالیکەکانیش کە نەتەوەی جیاواز بوون بە تایبەتی زۆرینیان لە تورک بوون خۆ وڵاتی شام و مسر شوێنی ئەوان نەبوو کە ئەم ڕۆڵەیان بینی
خۆ زۆر نەتەوەی تریش لەو قۆناغی جیهانی ئیسلامیدا لەو قۆناغی مێژووی ئیسلامی یان قۆناغی قۆناغەکانی مێژووی ئیسلامیدا یان یەکرێ بۆ منە تورکێکیش بوو ترێ بۆ تورکێکی عوسمانی لە ئەسکەندەری میسر بە کوژدراوە وەنیە بەڵام ئەمە حاڵەتێک کە پەیوەندی بۆ قۆناغی مێژوویە ئێمە زیاتر لە 8 سەدا تێپەڕیەوە بەسەر مێژوویەکدا ئەبێ بەپێی پێش 8 ساڵ لەو قۆناغە ئێمە حکم بەسەر کەسایەتێکی خۆمان بدەین نەک بەپێی تێڕوانینێکی ئێمە بابەتێکی تریش ئەوەی کە هەر ئەو کەسانە کە بڵێن ئەو گومانانەیان بە تایبەتی لە کۆتایەکانی سەدەی ڕابردووە دروست کرد بابەتێکی زۆر سیر یان نیفاقێکی زۆر سیر لەو بابەتەیە بەدیەکەی بۆ نمونە هەر ئەوان بوون کاتێکا چوونە جیهانی عەرەبی هەر ئەوانەی ئەو گومانانەیان دروست دەکرد کە بە نوێنەراتی شۆڕشی کورد و یا بە نوێنەراتی ئەو کاتی بزافی ڕزگاری خوازی کورد کاچوونە لیبیا هاتوونە مصر هاتوونە سووریا هاتوونە کۆی وڵاتانی ئیسلامی بە ئەحفادی سەلاحەدین و نەوەی سەلاحەدین و تۆقکردنەوەی کەسایەتی سەلاحەدین خۆیان وێنە ئەکرد باشە لەلایەکی ترەوە پرسیارێکی تر ئەی ئەو هەموو هاوکاریەی کە لە هەفتاکانی سەدەی ڕابردوو لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بزافی ڕزگاری خوازی کورد لەگەڵ ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستینیا کردی ئەی ئەم پرسیاریان دوای 8 ساڵ بۆ لە خۆیان ناکەن کاتێک کەسایەتی سەلاحەدین لەبەر بەمدای جیاوازی فکری خۆیانەوە کەسایەتی سەلاحەدین ئەیانەوێ خەتێک بەسەریا بێنن ئەی لە هەفتاکانی سەدەی ڕابردوو لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ئەو هەموو پەیوەندیە لەگەڵ ڕێکخراوی ڕزگاری فەڵەستینیا چییە تۆ تەسەوورەکەی بابەتێکی سیر یەکێک لەو بەرانی لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردووە دروستە بێ بۆ ڕوخانی ڕژێمی عێراقی ڕێکخراوی ڕزگاری فەڵەستینی تیا ئەندامە ئەی ئەم گومانە ئەی ئەمان چۆنەڵی پاساوی ئەمان بەچی ئەدەنەوە بابەتێکی تریش ئەگەر بێتەوە ئەو پرسیارە زۆر درێژا کێشە ئەگەر بچینە سەری زۆر باشە مامۆستا کەواتە دەمەوێت بزانم لایەنە ئیمانیەکەی سەلاحەدین ئەیوبی مێژوونووسان چۆن باسی دەکەن چونکە زۆر جاڵەوەی کە دەبیسترێت لایەنی ئیمانی بەهێزی هەبووە هۆکاری سەرکەوتنیشی هەرم لایەنە ئیمانیە بووە خۆی کەسایەتی سەلاحەدین بە بڕوای زۆرینەی مێژوونووسان هەرچەند هەندێک ڕوودا و لە ڕووداوەکانی ئەوەی کە بەسەر سەهرەوەردی هادیانەوەی بەسەر کۆڵیانی کۆمەڵێک کەسایەتی و کاتی زانای ئیسلامی هات بە دەر لەمانە سەلاحەدین یەکێکە لەو کەسانەی کە لایەنە ئیمانیەکەی لایەنی زوهد و دنیانەویستی سەلاحەدین جێم چۆنەڵی جێ هەڵوێستەکردنی کۆی مێژوونووسانە هەر ئەو ئیمانەدا مەزراوەش بوو یان ڕنگدانەوەی ئەو ئیمانەش بوو کە توانی سفوفی مسلمانان ڕێک بخاوە توانی ئەو ئەرکە گەورانە لە جیهانی ئیسلامیە جێبەجێ بکە زۆر باش فەرموو مامۆستا زۆر باشە عەفوەن سەلاحەدینی ئەیوبی عەفوەن بەڵێ بەڵێ بەردەوام بە مامۆستا زۆر باشە مامۆستا دەمەوێت بە دیوێتێکی دیکەیە باسی لێوە بکەین ئەوەی کە هەموو مێژوونووسەکان لەسەر سەلاحەدینی ئەیوبی کە بۆمان باس دەکەن پێویستە ئەمڕۆی کورد چەوانەیەک لە سەلاحەدینی ئەیوبیەوە فێر ببین لە کاتێکە ئێستا کە دەچیتە دەرەوەی کوردستان زۆربەی زۆرینەی وڵاتانی جیهان کە ئێمە خۆمان وەکو کوردە ناسێنین ئەوان زیاتر شانازی بە سەلاحەدینی ئەیوبیەوە دەکەن تا خۆمان کەواتە ئێمە پێویستە چەوانەیەک لە سەلاحەدینی ئەیوبیەوە فێر ببین خۆی ئەمە دەردەکەیە ئەمە پەتاکوشندەکەیە ئێمە لە مێژووی خۆمانە بۆ نمونە کۆمەڵێک ڕووداوی مێژووی کۆمەڵێک کەسایەتی مێژووی کۆمەڵێک واقعی مێژوویمان هەیە ئێمە دین پشت دەکەین لەوانە بەڵام دەنووسین بە کۆمەڵێک بەڕاکێشانی کۆمەڵێک بابەتی جێگومان کۆمەڵێک بابەت کە لەوانەیە دوور و نزیک پەیوەندیان بە ئێمەوە نەبێدین کارێکی چۆنەڵی
کارێکی گەورە لەسەرواکەین ئەو بابەتانە تۆڵ بکەینەوە بیکەین بە مێژووی خۆمان بەڵام سەلاحەدینی ئەیوبی کە زۆرینەی مێژوو نووسان کۆکن لەسەر ئەوەی کەسایەتێکی کوردی بووە و ئەوانش کە کۆگنین ئەگەر هەندێک جار گومان بکەن زۆر جار ئەیانەوە لایەنی نەتەوەیەکەی لێدا بڕن دەبینی زۆربەی مێژوو نووسان لایەنی نەتەوەی فەرامۆشەکەن لەبەرەوەی گومانم نییە ئەوانیش گومانیان نییە لە کوردبوونی سەلاحەدینی ئەیوبی بەڵام ئەوەی کە سەلاحەدینی ئەیوبی فێری ئێمەیەکە فێری تاکی ئێمەیەکانێ بێتە پندێک بۆ مێژووی ئێمە هەر ئەو دامەزراویەیە ئەو یەخستنی سەفی موسڵمانانە ڕازی نەبوونە بەکەم هەنگاونانە بەرەو کاری گەورە ئەمە بابەتێکی تر ئێمە گرنگە حاڵەتێکی تر بزانین سەلاحەدینی ئەیوبی خەمینەتەوەکەی بۆ نمونە سەلاحەدینی ئەیوبی خەمینەتە بۆ نەتەوەکەی چی بووە یان شانازیکردنی سەلاحەدینی ئەیوبی بە کوردبوونەوە چی بووە ئێمە حاڵەتێکمان هەیە ئیبن شەداد و کۆمەڵێک مێژوونووسی تریشەوەمان بۆ گرنەوە کە سەلاحەدین لە ناو سوپاکەی خۆیە کاتێک لە کۆبوونەوەی جنگاوەرانی سوپاکەیە کۆبوونەوەی کردووە یان بە ماڵباتەکەی کۆبوونەوەی کردووە بە زمانی قسەی کردووان تێی نەگەیشتون ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەم دوای ئەوەی کە فەرمانڕەوایەکی ئەیوبی لە یەمەن شانازی بە ئەمەویبوونی خۆیانەوەکە یعنی باسی ئەوەکە کاوان لە ماڵباتی ئەمەویەکانن کە لەم ئەمە لەوانەیە بە تەماحی ئەوە بوو بێ ڕۆژێک دەست بەسەر خلافەتە بگرن و خۆیان بە میراثگرتنی ئەمەویەکان بگرن لە قۆناغێکی نوێدا دەوڵەتی ئەمەوی دروست بکەنەوە بەڵام سەلاحەدین زۆر بەتوندی ڕوبەڕووی ئەمە بێتەوە ئەڵێ هذا النسب لا أصل له ئەم نەسەبە ئەسڵێکی نییە یعنی ئەمەی ڕەت کردوێتەوە کە حاشا لە بنیادینەتەوەی خۆی بکە بگرە خۆی ببەستێتەوە بە ئەمەویەکانەوە کە داواکاری خلافەت بوون جارێکی تر لە دوای دەوڵەتی عەباسیەوە حاڵەتێکی پاشانە بێنە سەرەوەی چی کرد بۆ گەڕانەوە بۆ کوردستان هەندێک لە مێژوو نووسانەوە ڕەتەکەنەوە نەک مێژوو نووسان عەفوەن مێژوو نووسان قەتەوە ڕەت ناکەنەوە بەڵکو هەندێک ساویلکە بە ناو ڕۆشنبیری ئێمە باسی سەلاحەدینی ئەیوبیەکەن لە گەڕانەوە بۆ کوردستان و پێیان وایە بە نابیناییان بە نەخوێندنەوەیان بۆ مێژوو یا بۆ ئەو قۆناغی مێژوو پێیان وایە دەسەڵاتی سەلاحەدینی ئەیوبی کۆ دەبێتەوە لە میسر و فەڵەستین و شام و ئەو ناوچانەدا نەخێر من پێم وایە سەلاحەدینی ئەیوبی خەمێکی گەورەی هەبوو بۆ گەڕانەوە بۆ کوردستانی زێدی خۆی بۆ تکریت و مووسڵ و ناوچەکانی تری کوردستان کاو دەم تکریت و مووسڵیش پێمان وایە بەشێک بوونە لە کوردستانی خۆشەویست ئەو خەمێکی گەورەی هەبوو بۆ گەڕانەوە ئەگەر سەیری هەنگاوەکانی سەلاحەدینی ئەیوبی بکەین دوای ئەوەی کە قودسی ڕزگار کرد دوای ئەوەی کە میسر و فەڵەستین و شامی خستە ژێردەستی خۆیەوە جگە لە هەندێک هەنگاونانی بچووک نەبێ بە ئاراستەی نەوبە و یەمەن و هەندێک شوێنی تر سەلاحەدینی ئەیوبی ئاراستەی هەموو هەنگاوەکانی گەڕانەوە بوو بەرەو ڕۆژهەڵات گەڕانەوە بوو بەرەو زێری خۆی و ئەیوبیەکان توانیان بەشێکی گەورە لە خاکی کوردستان بخەنە ژێردەستی خۆیانەوە کە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرچاوەکانی مێژوو ئەو ناوچانەی کەوتنە ژێردەستی ئەیوبیەکان زۆربەی ناوچەکانی باکووری کوردستان بوو و تا 200-300 ساڵی دوای بەسەرچوونی دەسەڵاتی ئەیوبیەکانیش دەسەڵاتدارێتی لە باکووری کوردستانە بەدەستی نەوەکانی ئەیوبیەوە بوو زۆر باشە ماوەست ئەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ والی مووسڵیشدا ئیمزای کرد ئەگەر بچینە سەر ئەو ڕێکەوتنامەیە بەم بابەتە تەواو بکەم ئەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ والی مووسڵیشدا چۆنەڵی ئیمزای کرد بە پێ ئەو ڕێکەوتنامەیە دەسەڵاتی دەوڵەتی ئەیوبی تا ناوچەکانی شارە زووری گرتەوە چونکە ناوچەکانی شارە زووریش دەسێر دەسەڵاتی چۆنەڵی دەسەڵاتدارێتی مووسڵا بوو لەو سەردەمەیە بۆیە ئەتوانین بڵین تاقە ناوچەیە کە سەلاحەدینی ئەیوبی دەستی پێنەگەیشتەوە ڕۆژهەڵاتی کوردستان بوو دەسەڵاتی ئەیوبی بە تەواوی ناوچەکانی باشووری کوردستان تەواوی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان تەواوی ناوچەکانی باکووری کوردستاندا بڵاو بووبەوە ڕەنگە چۆنەڵی نەگەیشتنەوە بە تەواوی ناوچەکانی کوردستانیش بریتی بوو بێ لەو تەمەنە کورتەی کە سەلاحەدین هەمومان نەزانین سەلاحەدین تەمەنێکی درێژ نەشیە دوای کۆچی دواییکردنی خۆشی ماڵباتەکەی دابەش بوون بەسەر کۆمەڵێک دەسەڵاتە بەسەر کۆمەڵێک چۆنەڵێ لەنەوەکانی ماڵباتی ئەیوبیا و ئەو شکۆ هێزیان نەما جارێکی تر درێژە بە کارە گەورەکانی سەلاحەدینی ئەیوبی بدەن بەڵام چی بڵێن دوای سەلاحەدینی ئەیوبی کەنەوەکانی سەلاحەدین کە ئەوانەی کە لە دوای ئەیوبیەکانەوە هاتن نەیانتوانی ئەم خاکانە بپارێزن
هەرلانی کەمە و ناوچانە بپارێزن کە ئەمڕۆ پێی دەڵێن کوردستان یا کوردستانی گەورە لە کاتێکە هەموو دەسەڵاتدارانی ناوچەکان لە ناوچەکانی کوردستان و ئەو شوێنانەی کەوتنە دەست دەوڵەتی ئەیوبی دەسەڵاتدارێتی لە دەستی فەرمانڕەوایی کوردی و ماڵباتی ئەیوبیدا بوو لە دوای خۆی کە بەرگری لێ ناکرێ کە ناپارێزرێ ئەمان هیچ زەن بوو تاوانێکی سەلاحەدینی ئەیوبی نییە و سەلاحەدینی ئەیوبیش بە پێی ئەو قۆناغی مێژووە بێ چۆنەڵی حکمی بەسەردا بدرێنەک بە پێی ئەم قۆناغا. زۆر باشە مامۆستا زرار سەلاحەدینی ئەیوبی بە بنەماکانی ئیسلام بە سیاسەتی ئیسلامی توانی ئەو گۆڕانکاریە گەورەیە دروست بکات توانی کۆتایی بەو هەموو زوڵم و ستەمە بێنێت. زۆر جاڕایەکی وا هەیە کە نابێت ئاینی پیرۆزی ئیسلام تێکەڵ بە کایەکانی دەوڵەت تێکەڵ بە سیاست بکرێت لە فەرمانڕەواییدا. تێڕوانینی ئێوە چییە لەو بارەیەوە لە کاتێکدا سەلاحەدینی ئەیوبی توانیوێتی لە ڕێگەی ئەو پلانێ لە ڕێگەی ئەو دامەزراوە ئیسلامیانەی کە هەیە بووە ئەو گۆڕانکاریە گەورەیە دروست بکات؟ هەتا ئەو دەمەی کە چۆنەڵی فەرمانڕەوایی ئیسلامی بە بنەما ئیسلامیەکان لە برەودا بوو هەتا ئەو قۆناغەی کە موسڵمانان دەستیان گرتبوو بەکایەکانی ئیسلام بە بنەماکانی ئیسلام بە ئەحکامەکانی ئیسلام و موسڵمانان خاوەنی شکۆیەکی گەورە بوون و خاوەنی دەسەڵاتێکی گەورە بوون. ئەوان بوون کە چۆنەڵی لە بەردەم هەموو سوپاکانی خاچپەرستی و هەموو دەوڵەتانی ئەوروپا داوەستا بوون. لویسی نۆی فەڕەنسی کە نۆیەم پاشای فەڕەنسایە لەو سەردەمایە بەدەستی موسڵمانان لە شامە دەستگیرەکرێ و دیلی دەستی موسڵمانانە بێ، بەڵام ئێستا کل موسڵمانان چاوەڕوانی مەلیکی فەڕەنسان چۆنەڵی لایەکی بەڕەحمیان لێ بکاتەوە بگاتە بەیروت بگاتە کۆ بگاتە کۆ چۆنەڵی دەستێکی ڕەحم بەسەری موسڵمانانە بێنێ. زانستی ئیسلامی لە ئەندەلوس و سقلیاوە ئەپەڕێەوە بۆ ئەوروپا. بەغدا پایتەختی ڕۆشنبیری ئەو کاتی دنیا بوو. قوتابخانە و مەدارس و زانکۆکان ئەزهەر ڕووگەی ئەوروپا بوو بۆ وەرگرتنی زان و زانست و زانیاری، بەڵام کاتێک موسڵمانان پشتیان کردام ئەحکامانە و ئەتوانین بڵێن ڕۆژ ئاوان نهێنی ئەو هێزەی دۆزیەوە لە نێو موسڵمانانە بە هاندانیان بۆ پشتکردن لە بنەما ئاینی و ئەحکامە ئاینی و هینەکان توانیان زاڵ بن بەسەر موسڵمانانە. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمەی موسڵمانان دەستیان بە بنەما ئاینەکانە گرتبوو خاوەنی چه هێزێک بوون و ئەمڕۆ چه هێزێکیان هەیە جیا لەوەی کۆمەڵێت دەوڵەتۆکەی بچوو بەدەست مشتێک هەموو وڵاتانی ئەوروپا هاتن بۆ قودس. پاشاکانیان نەزریان لەسەر خۆیانە کرد کە ئەگەر لە فلان نەخۆشییان فلان کاریان بەدەستەوە بێ هەڵمەتێکی خاتپەرستیەکەن بۆ سەر شام و فەڵەستین و مصر و بۆ دروستکردنی دەوڵەتی ئەو کاتایان چۆنەڵی دروستکردنی پێگەیەک بۆ نەسرانیەکان لە ڕۆژهەڵاتی ئیسلامیدا یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام هەموو هەوڵەکانیان لەو سەردەمەیە تێکەشکا. بەڵام ئێستا مشتێک جوولەکە، مشتێک نەسرانی لە جیهانی ئیسلامیە، مشتێک جوولەکە لە فەڵەستینە کە مقارنەیان بکەی بە کۆی موسڵمانان بە ئەندازەی زەکاتی موسڵمانان نابن، بەڵام دەستیان لە بینەقاقای موسڵمانان ئەوەتەوە لە مێژووی نوێژدا لەم هەر لە ڕووداوەکانی ئەم ساڵە لە چەند مانگی ڕابردوودا دەبینین یەک لە دوای یەک دەستی زەلیلی درێژەکەن بۆ دەوڵەتی جوولەکە و پەیمانی چۆنەڵی پەیمانی ئەوەی ئەوان ناوێنناوە ئاشتەوایی و پەیمانی ڕێزگرتنی یەکتر و ئەوە جێبەجێ ئەەکەن. ئەوە شکۆی مسلمانانە دوای ئەوەی کە دەستبەرداری بنەما ئاینەکان بوون، ئەوە شکۆی مسلمانان بوو دوێنێ کە پاشاکانی ئەوروپا بەدەستی مسلمانان دیلەکران و پاشاکانی ئەوروپا لە ڕۆژهەڵا لە چۆنەڵی لە جیهانی ئیسلامیە ڕوبەڕووی گورزی بەهێزی مسلمانانە بوونەوە و یەک لە دوای یەک سوپاکانیان تێکەشکاوە بەزەلیلی ئەگەڕانەوە بۆ ئەوروپا. زۆر باشە، زۆر سپاس بۆ مامۆستا زرار عەلی ماستەر لە مێژوودا. سپاس کامیوانی بەرنامەکەما بوو. ئێمە شانازی بە کوردبوون و موسڵمان بوون و بە تایبەتی ئەو سەرکەوتنانی کە سەلاحەدینی ئەیوبی بەدەستیانە شانازیان پێوە دەکەن و لە هەمووشی زیاتر شانازیکردنی بە ڕزگارکردنەوەی قودس لە هەمووی زیاتر.
ئازیزان و خۆشەویستان بەم شێوازش پەیامی ڕۆژێمە ڕۆمان کۆتای گەشت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە هیوای شادی و کامەرانتان بۆ دەخوازین خواتانەگەن.